پرسی نەوت و ناشەفافی داهاتەکەی لە کەرکووک گەیشتە ئەوەی ژمارەیەک چالاکوانی کۆمەڵی مەدەنی گربوونەوەی بۆ ئەنجامدان. بەڵام ئەم جارە پۆلیسی چالەکە مەدەنیەکان و هێزی چەکدار بڵاویان بە ناڕەزایەکان کرد. گربوونەوەکە لە ناوەندی شار ئەنجامدرا. دوای ماوەیەکی کەم لە دەستپێکردن پۆلیسی چالەکە مەدەنیەکان گەیشتنە شوێنەکە و هەوڵیاندا بڵاو بە خۆپیشاندەران بکەن. سڵاو لەبێ ئەتوانی قسەمان بۆ بکەیت؟ باشە چۆڵکردنی ئەم خۆپیشاندانە بە بڕیاری کێ بوو؟ هیچ قسێک ناکەیت؟ نانە هیچ خەڵک برسێتی ئەو بە منەڵێ موافقەتانەیە مزاهراکەن باشە من لەوە پرسم و لە وسلەکەیە پرسم برسێتی موافقەی هەیە بە خەڵک بڵێن برسیمە کاکە ئێمە برسیمانە ئێمە شارەکەمان تعدای لێکرێ داگیرکەرن ئەمانە بێمانەرەن بە قانون بێمانەرەن بە قانون ئایا ئەم سەرۆت و سامانە ئەبرێ بە قانونەی بن ئەو قانونی کە خۆیان دایناوە بۆ زیینی سەرۆت و سامان لە هەوڵی بڵاوپێکردنی چالەکوانان گرژی و ئاڵۆزی دروست بوو. پۆلیس دوو خۆپیشاندەری دەستگیر کرد و ئەوانیش داوای ئازادکردنی دەستگیرکراوەکانیان دەکرد. بۆیە هێزێکی دیکەی چەکدار لە پۆلیسی کەرکووک گەشتنە شوێنی گربوونەوەکە. دوا بە دوای ئەو گردبوونەوەیە دوو کۆبوونەوە لە ئیدارەی کەرکووک بەڕێوە چوون سەبارەت بە پرسی هەناردەکردن و داهاتی نەوت. یەکەم کۆبوونەوە لە کاتی سەردانی سەرۆکی پەرلەمانی عێراق سەلیم جوبوری بوو بۆ تەلاری پارێزگای کەرکووک. سەرچاوەیەک بێنارتی وت لە کۆبوونەوەکەدا باسی داهاتی نەوت کراوە. کۆبوونەوەی دووهەم لە نێوان لیژنەی وزە لە پەرلەمانی عێراق و نوێنەرانی کورد بوو لەو پەرلەمانە. بەڵام باسەکان بۆ ئەو ئاماجە نەبوون کە خۆپیشاندەران داوایان دەکرد. ئەوی ڕوونکردنەوە بدرێ بە خەڵک داهاتی نەوتەکەیان دەچێتە کوێ و کێ دەیفرۆشێ. پارەی پترۆ دۆلار لە عێراق هی ساڵی 2014 ماوە و بێگومان ئێمەش پشتیوانی دەکەین کە لە عێراق ئەو بڕەپارەی پترۆ دۆلاری کەرکووک خەرج بکرێ. دیارە ئێستاش لەگەڵ هەرێمی کوردستان کە نەوتەکە بەڕێککەوتن لە بینی هەرێمی کوردستان حکوومەتی فێدرالی ئەڕوا لە کەرکووکەوە ڕوا حکوومەتی هەرێم بڕێک لە پارەی پترۆ دۆلاری بۆ کەرکووک داناوە کەەوەش کارێکی باشە. لە ساڵی 2014ەوە داهاتی نەوتی کەرکووک وەک بودجەی پترۆ دۆلار نەگەڕاوەوە بۆ کەرکووک. زیاتر لە ساڵێکیشە نەوتی کەرکووک لە ڕێی بۆ ڕێنەوتەکانی حکوومەتی هەرێمەوە ڕەوانەی بەندەری جەیهان ئەکرێت و تا ئێستا داهاتی نەوت بۆ کەرکووک نەگەڕاوەتەوە. هەرچەندە بڕیارە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بڕی 10 ملیۆن دۆلار لە داهاتی نەوتی کەرکووک بگەڕێتەوە بۆ ئەم شارە. بەڵام ئەنجومەنی پارێزگای کەرکووک بێ ئاگای خۆی لەو بڕەپارەیە ڕاگەیاندووە. ڕۆکان جاڤێنارتی کەرکووک.